سڵاتان لێبێت و بەیانیتان باش هیوادارم کە لە هەر شوێنێکن دڵەکانتان خۆش و تەندروست و سەلامەت بن. بارانێکی خۆشە هیوادارم کە وەکو ئەم کەش و هەوا جوانە بارانیە کە بەهارێکی جوانیشی پێەیە ژیانتان ئاوها پڕ لە جوانی و لە شادی بێت. هیوادارم لەگەر هەر دڵۆپەیەکی بارانەکان کە دەبێت ئاواتێکی ئێوە بێتدی و خۆشترین ژیان چاڕوانی ئێوە بکات کە پێی بکەن. و هیوادارم کە لە هەر شوێنێکن وەک گوتم لە ساغ و تەندروست بن. هەر کوردی زمانێک لە هەر شوێنێکی دنیا لە هەر سوچێکی دنیا ئێستا بە زمانێکی کوردی جوان کە پێی دەڵێ ڕۆژ باش و لێت تێگات پێتان بڵێم ڕۆژتان باش. کوردی زمانان لە هەر شوێنێکی ئەم دنیا هەن. وەکو هەمیشە ئێمە تەوەرێکی سەرەکیمان دەبێت لە بەرنامەکەمان وەجگەلەوە کۆمەڵی بڕگە و بابەتمان بۆتان ئامادە کردەوە. بابەتەکانمان کۆمەڵێ بابەتن کە زانیاری بەسوود بە ئێوە دەگەێنن هەر لە بابەتە هونەریەکانەوە هەتا وەکو بابەتە زانستی و وەرزشەکانەوە. تەوەری بەرنامەکەی ئەمڕۆمان سەبارەت دەبێت بە پلانی لیژنەی داکۆکی مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان کە لیژنەیەکیان پێکێناوە سەبارەت بە داکۆکیکردنی مافی ئافرەتان. ئێمە میوانی تایبەتمانە بێت سەبارەت بەوە و جگە لەمانە ئێمە بە کورتێک لە هەواڵەکان دەست پێکەی بۆ بزانین لە دنیای سیاست چی دەگوزارێت. با سەرەتا بچینە کورتێک لە هەواڵەکانمان و دواتر دەگەڕێنەوە ناو بڕگە و بابەتەکانی دیکە لەگەڵ. کەشناسی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت شەپۆلی بارانبارین هەموو ناوچەکانی کوردستانی گرتوتەوە وەک دەبینن ئێستا شەپۆلێکی بارانبارین هەیە. بەڕی بەرایەتی کەشناسی و بوومەلەرزانی هەرێمی کوردستانیش ڕاگەندراوێکی بڵاو کردوتەوە و ڕایگەاندووە بەهۆی کاریگەریەکانی نزمە پاڵەپەستۆی دەریای ناوەڕاست شەپۆلێکی بارانبارین هەموو هەرێمی کوردستان دەگرێتەوە. ئاماژەی بۆش کردووە ڕێژەی بارانبارین لە کاتی یاخود کاتەکانی بەیانیدا زیاتر دەبێت و هەندێک جاریش هەورە بروسکەی لەگەڵ دەبێت. وەزیری بەرگری ئەمریکا هێرشە موشکەکەی سەر هەولێر سەرکۆنە دەکات. لۆید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ جومعە سەعدون وەزیری بەرگری عێراق هێرشی موشکی سەر هەولێری سەرکۆنە کرد و ڕایگەاند خەڵکی عێراق شایستەی وڵاتێکی ئارام و سەقامگیرن. دووپاتیشی کردەوە پاڵپشتی هەوڵەکانی عێراق دەکەین بۆ پاراستنی سەروەری خۆی و سەرخۆشی لە کەسوکاری قوربانیەکان دەکەین و وەزیری بەرگری ئەمریکا پابەندی وڵاتەکەشی بۆ هاوبەشی استراتیژی لەگەڵ عێراق دووپات کردەوە. ئەڵمانیا و فەڕەنسا و بەلجیکا و سوید هێرشی سەر هەولێر سەرکۆنە دەکەن. داواش دەکەن بە زووترین کات ئەنجامدەرانی هێرشەکانی سەر هەولێر بدۆزرێنەوە سزاش بدرێن. هاوکات ئان لیندا وەزیری دەرەوەی سوید لە تویتێکدا نووسیوێتی هێرشە موشکێکی سەر هەولێر سەرکۆنە دەکەم و پشتیوانەکانمان بۆ سەقامگیری عێراق بەردەوام دەبن. هەروەها هەریەک لە ئەڵمانیا و فەڕەنسا هێرشی موشکی سەر هەولێر سەرکۆنە دەکەن و بە هێرشێکی ترسنۆکانە ناوی دەبن. ناتۆ زیادکردنی ژمارەی هێزەکانی لە عێراق تاوتوێ کرد. بڕیارە سبەی وەزیرانی بەرگری وڵاتانی ئەندام لە هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ کۆ ببنەوە و زیادکردنی ژمارەی هێزەکانی ناتۆ تاوتوێ بکەن. پێشبینی دەکرێت ژمارەی ڕاوێژکار و سەربازانی ناتۆ لە عێراق لە 500 کەسەوە بۆ 5,000 کەس زیاد بکرێن. هەروەها وڵاتانی ئەندام لە ناتۆ دەیانەوێت ئەرکی هێزەکانیان بۆ مەشق و ڕاهێنان بە هێزەکانی عێراق فراوانتر. و نوێنەری نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری سووریا سەردانی دیمەشق دەکات. گێر پێدرسن نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری سووریا دوای سەردانی بۆ مۆسکۆ و کۆبوونەوەی لەگەڵ سێرگێ لاڤرۆف وەزیری دەرەوەی رووسیا سەردانی دیمەشق دەکات. پرسی نووسینەوەی دەستور تاوتوێ دەکەن. پێدرسن دەڵێت کۆبوونەوەی لیژنەی نووسینەوەی دەستورێکی نوێ بۆ سووریا ناتوانرێت وەک دوایین کۆبوونەوە بەردەوام بێت. دەشڵێت پێش ئەوەی بەردەوام بێت جارێکی دیکە لایەنی سووریا لەبارەی دەستور کۆ ببنەوە دەبێت گۆڕانکاری ئەنجام. کورتێک لە هەڵەکانم پێشکەشکردن سەر دەچینە بەڕگە و بابەتەکانی دیکەی ڕۆژ باش.
سەرەتا بە بابەتێک دەست پێ دەکەم کە حەز و خولیاکان ئاڕێگرنی لە بەردەمی هەر کەسێکە بێوێت کارێک ئەنجام بدات. مەرج نیە ئێمە هەموو جار بیر لەوە بکەینەوە کە ئێمە ئەبێت شوێنێکی تایبەتمان هەبێت بۆ ئەنجامدانی کارێک، ئەو دەم ئەتوانین ئێمە باشترین توانێ خۆمان پێشکەش بکەین یاخود ئەو وزەیە کە هەمانە لەو کارەدا بیخەینەگەڕ و خەڵک بیبینێت. بەو شێوەیە نییە چونکە بە کەسێکا کە ئێستا بابەتێکی لەسەر ئەبینن پیاوێکی تەمەەن 51 ساڵانە لە سوچێکی بازاڕێکی سلێمانی خەریکی کارکردنە. کارەکەشی ئەوەیەکە لەوێ ئەو کاتژمێرانەی کە کۆنن لەوێ چاکیان دەکاتەوە و ئەو شوێنی کە باسم کرد بچووکە بەڵام دوکان نییە، چۆن خۆمان ئەڵێن شوێنێکی تایبەتی بەخۆی دروست کردووە و لەوێ خەریکی چاکردنەوەی ئەو کاتژمێرانەیە کە کۆن دەبن و دیارە ئێمە زۆربەی زۆرمان سەوا ڕاهاتوین ئەو کاتژمێرانەی کە کۆن ئەبن یا هەر شتێکە کۆنە بن ئێمە وەلاویان ئەنین و فڕیان ئەدەین و ئەچین دانێکی نوێ ئەکڕین. بەڵام ئەم پیاوە تەمەەن 51 ساڵە لەو شوێنە تایبەتی خۆی ئامادەی ئەوەی تێدایە هەموو جۆرە تا کاتژمێرانەی کە لە کار کەوتون یاخود کێشەیەکیان هەیە چارەسەری بکات و چاکی بکات و دەشڵێت مۆدلی کاتژمێرەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە، بەڵام هێشتا کاتژمێرە کۆنەکان زۆر باشترن. بافێکەوە لە ساڵەکانی هەفتەوە ئاسکر بووم لە بەغا دوایەوە ئەچوومە لای حاجی ساڵحی ساعاچی لە بازاری ساعاتچیەکان دوای ماوەی حاجی وتێتەوێ وەڵای حەزت لە ساعاتێتیە وتمەرەوەڵا وتیاقە نەبێ فێر دەکەم تقریبەن ساڵ و نوێک لای بووم. دوای ساڵ و نوێەکە شارەزایی وەرگرتووەمانە و مێزێکم دانە لە بابشەرجی دوای دەوامیشمە کرد لەوێ. ئەترە وسا ساعاتەکانی ئەوسا هەمووی قورمیش و ئۆتۆماتیک بوو، ئەم ساعاتە پیلانە نەبوو، دوای ساعاتەکانیش بە ڕەقەم بوو، هەمووی ڕەقەمی هەبوو، ئەشیای ئەدەواتی احتیاتی هەبوو، پارچەی هەبوو، چوین لە بازاری بیانە و سووگل ئەمانە لەوێمان کڕی. کەم ساعاتانی ئێستا لە چاو ساعتی جارانە قیسمێکیان نەبێت کە پێیان ئەڵێن ستۆبۆژ مەجموعەیە چرخی زۆری تایە چرخی میقاتیان ئەشکێت وەمانە، بەڵام ئیشی ساعاتی کۆنەکە خۆشتر بووە لەم تازەیە. تازەکە ئێستا ساعاتانی ئێستەیەکی ماوادەکەی ئەو ماوادە نییە کە بە عەمەل بێت، ئەچی ساعتی ئێستام ڕۆیێتە وڵاتەکەوانەیە هەمووی پۆخڵەواتە هیچی بە عەمەل نایە. ئەو ساعاتانەی زوو مقاومەیان زۆرە کرد 20 ساڵ 30 ساڵ بە ساعت ئێستا هیچ نییە تەنەکەی هێناوێنە ئەیفرۆشن بۆ خەڵکە بە 4500 خەڵک خۆش ئەزانێ ساعتی لەدەسایە. ئەم ئیشە زۆر معقەدە، سەبری ئەوێت، تەحەمولی ئەوێت، تێگەی ئیشەکە خۆی دەقیقە. بڕوا بکە برغووی وا ئەکەمەوانێ نووشی دەرزی چۆنە نازانمەمانە چۆن ئەو دایسەیان بۆ کردو بەقەدەر نوکە دەرزیەکە بێت چۆن ئەو دایسەیان بۆ کردو یعنی شتەکان معقەدە بێ مێشک لەگەڵ یان مەشغوڵە بێت. وەختی وا هەیە خواگەی لێ ساعتم بەدەستەوە ئیشی تیاکەم زەلامێکم حەز ناکەم کەس بێ بەلامە هەتا ئەو ئیشە چاکم. بەڵێ وەک لە سەرەتای بەرنامەکەمانەوە باسمان لە داکۆکیکردنی مافەکانی ئافرەت هات لە کتێبە گرنگەکەی فەیلسوف و فێمینیستی فەڕەنسی سیمۆن دی بۆڤوار بە ناوی سێکسی دووهەم دەڵێت کەس بە ژنی لەدایک نەبووە، بەڵام دەکرێت بە ژن یاخود دەکرێتە ژن. لە ساڵی 1949
چەندەیەی دواتریش دەیان فمینیست لە جیهان لەسەر ئەم تێزە شکارێکی زۆریان کردووە جیاوازی تێڕامانی سێکس و جێندەرە لێکۆڵینەوەیان سەبارەت بەوە ئەنجام داوە چەمکی جێندەر لە ڕووی مێژووەوە بۆ یەکەم جار لەلایەن ئان ئۆکلی لە ساڵی 1972 لە فۆرمێکی زانستیدا بەکار هاتووە و هێنراوەتە ناو گفتوگۆ و لێکۆڵینەوەی زانستیەوە هەروەها یەکەم کەس بوو کە جیاوازی خستە نێوان هەردوو زاراوەی سێکس و زاراوەی ڕەگەز یاخود جێندەر و جۆرە زاراوەی ڕەگەز بە واتای ئەو جیاوازیە بایۆلۆژیە دێت کە لە سەرەتای دروستبوونی هەردوو ڕەگەزی نێر و مێ بە بێویستی ڕۆڵبینینی خۆیان لەگەڵیاندا لەدایک دەبێت بێ ئەوەی لە توانایاندا هەبێت کا گۆڕانکاری بەسەر ئەوەدا بێنن کە لە کۆی دابشکاریەکان و پێکهاتەکانی تایبەت بەوانەوەیە و جیاکارە جستەیەکاندا بکەن لە بەرامبەرشدا ئۆکلی پێی وایە کە زاراوەی جێندەر لە ڕووی واتاوە تەواو جیاوازە لە زاراوەی ڕەگەز چونکە لە دیدگای ئەوەوە زاراوەی جێندەر بەمانای ڕۆڵ و هەروەها ڕایەڵەی نێوان نێر و مێدێت و کە لەسەر چوارچێوەی کۆمەڵایەتی سیاسی کولتوری و ئاینەوە بوونیان هەیە ئێمە سەبارەت بەم بابەتە وەک باسم کرد میوانمان دەبێت و میوانەکەشمان کە ئێستا ئامادەیە لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێر هاتی خات و لەنجە دزەیی زۆر سپاس بەڵێ بەخێر هاتنی خات و لەنجە دزەیی دەکەین سەرۆکی لژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان بەخێر هاتی سەرچاو زۆر سپاس زۆر سپاس کەناڵی بەڕێزی کوردستان 24 و بینەران و بیسەران و هاوڵاتیانی قەدرگرانی کوردستان باشە زۆر سپاس بەخێر هاتی دوبارە وەک لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان لەم خولە چ کارێکتان ئەنجام داوە؟ بەڵێ لە سەرەتای خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان پاش ماوەیەکی کەمی لە دەست بەکاربوونی لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت تەبان جیابەوە لە لێژنەی بڵین مافی مرۆڤ و کاروباری کۆمەڵایەتی کە بەیەکەوە بوون ئەوە بوو لە ساڵی 2019 لە مانجی 11 بە فەرمی دەست بەکار بوو هەر لە سەرەتای دەست بەکاربوونی پلانی داڕشتەوە لێژنەکەمان بۆ ئەوەی کەوا لە هەردوو بەرپرسیارەتەکەی کە پەیڕەوی پەرلەمان بە لێژنەکانی داوە هەم تەشریع هەم بە دوواداچوون کار بکە لە ڕووی تەشریعیەوە لەسەر دوو یاسا دیراسەی دوو یاسا کارمان کردووە یەکەچیان یاسای ژمارە 8 ساڵی 2011 یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی ئەوی تریان یاسای هەموارکراوی باری کەسێتی عێراقی کە لە ساڵی کاتی خۆی 1959 دەرچووە و لە 2010 هەموار کراوە ئەم دوو یاسایە بەڕاستی بە دوو دەستکەوتی زۆر گەورە لە هەرێمی کوردستان و لە ئاستی ناوچەکەدا دەندرێ و لە ئاستی عێراقیش هەردوو یاسا بوونی نییە بەو پێشکەوتنەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر چی کەم و کورتی لە جێبەجێکردن لە هەندێک بەندەکانی یاسا بە تایبەت یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی هەیە بەڵام لەوەش ئێستا دێنە سەر پلانەکان زیاتر کەوا دەتوانین کار بکەین لە بابەتی بە دوواداچوون طبعاً دانیشتێکی زۆرمان کرد لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان کە پەیوەستە بە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی و پاراستنی ئافرەت و پێگە بەهێزکردنی بە تایبەت لە گەڵ ئەنجومەنی باڵای خانمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لە وەزارەتی ناوخۆ لە هەرێمی کوردستان و هەروەها لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە شێڵتەرەکان و چاکسازی ژنان و هەموو ئەو بوارانە طبعاً میوانداری لایەنە پەیوەنددارەکانمان کرد لۆی لە نزیکەوە بزانین کێشەکانیان چیە ئاستەنگەکانی کە دێتە بەردەمیان لە جێبەجێکردنی یاسایەکانیان چییە هەر لە بابەتی بە دوواداچوون لە برین مانجی کۆتایی ساڵی 2019 و سەرەتاکانی ساڵی 2020 سەردانی وەزارەتە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانمان کرد زیاتر لە 6 وەزارەتمان سەردان کرد وەزیرە بەڕێزەکان و ستافی وەزارەتمان دیت کە جەختمان لە گرنگیدان بە باڵانسی جەندەری و یەکسانی جەندەری داوە بەرنامەکانمان بەردەوامی دەبوو پلانەکانمان بەڵام پەتای کۆرۆنا و ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و جیان بۆەوە
زۆر لە پلانەکانمانی تاخیر باش باست لە پلانەکان کرد دوتمان باس لە پلانەکانکەین بزانین بە چ شێوەیەگە بێت دێنە سەر پلانەکان دەمانە بزانین بۆ 2021 پلانتان چییە و کام پلان لە پێشینەیە لە کارەکانتان بەڵێ پلانی لە پێشینەمان دوو پلانە بە شێوەیەکی گشتی یەکەمیان لەگەڵ وەزارەتی ناوخۆم ماوەیەکی باشە لە سەرخەتین و سوپاسی جەنابی وەزیر و ستافی وەزارەت دەکەین کەوا بە هەموو شێوەک پاڵپشتی خۆیان دەرخستیە لۆ ئەوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بەیەکەوە دەست پێ بکەین لەو ماوەیە بە زووترین کات هەموارەکەی ئامادە بکرێ و لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بگاتە پەرلەمان و لێژنەش لە ئەولەویاتی کارەکانی دادنێ لۆ ئەوەی کە هەمواری ئەو یاسایە بکاتەوە طبعاً لەگەر لایەنە پەیوەنددارەکان و لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەگەر زۆر کەسایەتی پسپۆر و ئەوانە لەسەر خەت دەبین لۆی بتوانین بە باشترین شێوە ئەو یاسایە و کەم و کورتیەکانی هەموار بکەینەوە ئەوە یەکەشیان پلانی دووەممان وەکو لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت طبعاً لێژنە بڕیاریدا کەوا مفاتەحەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و لێژنەی یاسایی پەرلەمان و هەروەها لێژنە هەمیشەییەکان کە هەمووی بە لێژنەی ئافرەتانەوە 19 لێژنەیە لە هەر یاسایەک یان چه یاسایەکە نوێ دەربێ یان هەمواری یاسایەکە بکرێتەوە دەبێت لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت ئەندامی هەبی جا ئەندامێک یان دوو لۆ گفتوگۆکردن لەسەر ئەو یاسایانە لۆ ئەوەی هەر یاسایەک کە دەردەچی یان هەموار دەکرێتەوە ئەمە تێیدا بتوانین بە مادەبی بە بڕگەبی ئەمانە لە ساڵانی پێشتر نەبوو بەڵێ دانانی دوو ئەندام لە خۆی پەیڕە و ڕێی پێدەدا بەڵام نەکرا ئەمە ئێستا لەو خولەی جێبەجێی دەکەین ئەنداممان دەبی لۆ گفتوگۆ کە لێژنەی تایبەتمەند لەگەڵ لێژنەی یاسایی کە گفتوگۆ لەسەر یاسانوێیەکان یان هەموارکراوەکان دەکەن لێژنەکەی ئێمە ئەندامی دەبی لۆ ئەوەی بتوانین باڵانسی جەندەری تێدا لە هەموو یاسایەکان لە هەموارکراوەکانی جێ بکەینەوە ئەوەش هەنگاوەکی زۆر باشە لۆ ئەوەی تەزەخۆم لە تەشریع دروست نەبی چونکە لە ئاستی هەموو دنیا تەزەخۆم لە تەشریع خزمەت بە بەرژەوەندی گشتی ناکە بابەتەکەمان یەکسانی جێندەریە و داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتان ئێوە لە پەرلەمانەوە لە هۆڵی پەرلەمانەوە دەستی پێەکەن بۆ یەکسانی جێندەری باڵانسەکە ڕابگرن و لە ناو لێژنەکانەوە ئەندام دانن بابزانین لە دامەزراوە فەرمیەکان چۆن ئەتوانن ئەو کارە بکەن چۆن باڵانسی یەکسانی جێندەری ڕادەگرن بڵێ طبعاً سەرەتای دەستپێکردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی زۆر باشیان هاوێشت بەڕاستی جێی دەستخۆشی و جێی ئومێد بوو کە خودی جەنابی سەرۆکی حکوومەت هەنگاوی گرنگی هاوێشتیە لەو بوارە لەگەڵ حکوومەتی ینی ئەنجومەنی وەزیران بڵین جەنابی سەرۆکی حکوومەت لە ساڵی 2019 کاتی کە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەبوو سەردانی شەڵتەرەکانی کرد بۆ ئەوەی لە نزیکەوە بڵێ ئێمە خەوانی ئێوەین بەرگریتان لێ دەکەین و دەتان پارێزین و هەروەها لەو ماوەیە هەمووی هەفتەیەک دەڕۆژ نابێ دووبارە جەنابیان سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کردیە بۆی لە نزیکەوە ئاگاداری کارەکانیان بی و پاڵپشتیان بکە و کەم و کورتیە یاسایەکان و جێبەجێکاریەکان جێبەجێ بکە طبعاً ئەوە ئومێدێکی زۆر زۆر گەورە بە پرسی ئافرەت و پاراستنی و پێشکەوتنی پرسی ئافرەت لە هەرێمی کوردستان دەکات هەروەها لە هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەکانی پێشوش یەکەی جێندەری لە زۆریان هەبووە طبعاً ئەو یەکە جێندەریانە جیاوازی لە نێوان ئادایان هەبووە ئەوە بە سەراحەت دەیڵێن هەندێکیان لە ئاستێکی باشدانە هەندێکیان ڕۆڵیان نەبووە هەندێکیان تەواجودیان هەتا ئێستا دروست نەبووە لە وەزارەتەکان ئێمە لە هەماهەنگێکی باشداین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت ئەنجومەنی باڵای خانمان کە سەرپەرشتی ئەو یەکە جەندەریانە دەکا بۆ ئەوەی ڕۆڵی ئەو یەکە جەندەریانە تەفعیل بکەین بتوانن ڕۆڵی زیاتر ببینن لە بەڵانسی جەندەری لە وەزارات و دام و دەستگایەکانی خۆیان بۆیە وەزارەتەکەمان بە دوواداچوون و هەماهەنگی لەگەر ئەنجومەنی باڵای خانمان و هەروەها وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکا بۆی زیاتر بایەخ بە و یەکە جەندەریانە بدرێن زۆر باش بێگومان هەر
ئەنجامدانی هەر کارێک و دەرکردنی هەر پرۆژه یاسایەک هەر دروستکردنی هەر لێژنێک کۆمەڵی خەڵک پشتیوان دەبێت کۆمەڵی خەڵکیش دشە باو دەبێت لەگەڵ ئەو شتەیە ئێستا جنابەت باست لەوەت کرد کە سەرۆکی حکوومەت خۆی پشتیوانی خۆی بۆ ئێوە ڕاگەیاندووە ئەمە خاڵێکی زۆر دڵخۆشکەرە ئەوە وەکو کەسێک کە پاڵپشتیتان دەکات با بزانین کێن کە ڕێگریتان لێ دەکەن یاخود کێن کە پشتیوانیتان لێ دەکەن و لێ ناکەن و دەوەستنەوە لە بەرامبەر ئەو هەر پێش بینە سەر ئەو خاڵش لە بۆ ئەوەی کەوا بەڕاستی ئاماژە بە خاڵێک بکەین لە پۆستە ئیداریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چ لە پلەی تایبەت چ لایەکە ئیداریەکان ڕێژەی بەشداریکردنی ئافرەت زیاد بووە لە قایم قام و درناحیەوە بەڕێوەبەری گشتی و طبعاً ئەگەر ڕێژەکە بە زیادبوونیەکی کەمیشبی بەڵام ئەوە دووبارە جێی دڵخۆشیە و ئێمەش هەموو هەوڵ دەدەین لۆی زیاتریش بێ تەسەور ناکەم لە ڕێگریەکی واتون هەبی لە بەشداری ئافرەت لە ئێستا لەو قۆناغەیدا بێ و قۆناغی پێشتریش باش بووە بەڵام ئێستا زیاتر گرنگجی دەدرێ ئاستەنگ دێتە پێش لە ڕێو کۆمەلگا لە ڕووی ئەوەش پێویستمان بە هەماهەنگی ڕاگەیاندنەکانە پێویستمان بە وەزارەتی پەروەردەیە پێویستمان بە مامۆستایانی ئاینیە کە ئەوانیش بەشێکی باشیان پشتگیرن بەشێکیشیان بەداخەوە هەندێکیان ڕای جیاوازیان هەیە بەڵام بە شێوەکی گشتی ئەوان هەمویان برای بەڕێزی ئێمەنا لە زۆر قەزیا پشتیوان بووینە و لە هەندێک جاریشکەوە کێشە دروست بووە بە تەفاهم تانیتمان لەگەڵ یەکتر بگەینە نقطەیەکەوە بتوانین خزمەت بە پرۆسەکە و بە هەموو لایەنەکان بکەین جا بۆیە ئەمە کە کار دەکەین بێگومان ئاستەنگ دێتە بەردەممان بەڵام ئومێدمان زۆرە کە زیاترین لایەنەکان پشتگیریمان دەکەن و لەناو خودی پەرلەمانیش لەسەر ئەو بڕیارانەیدا ئیتمان بە سوپاسەوە چ دەستەی سەرۆکایەتی تەواو ئامادەی خۆی پیشاندایە کە لە هەموو هەنگاوێک پاڵپشتمان بێ و هەروەها لێژنەی یاساییش بەڕاستی ڕۆڵێکی زۆر باشی دیتە لەو قەزیانە تاکوی ئێستا لە گەرمان و لێژنەکانی تریش ئامادەی خۆیان لەو بابەتانە پیشاندا بێگومان لە لێژنەکان دیکەش بەو شەوەی کە پلانتان داناوە دوو ئەندامتان هەبێ بێگومان لەوێش پشتگیری باشەکرێن لە ناو لێژنەکانی دیکەش بەتاکید ئەمە بەردەوامیش لەگەر لێژنەکان لەسەر خەت دەبین لەو ئەوەی زیاتر بتوانین هەماهەنگی و متمانە و پژگیری یەک بەدەست بینی زۆرتەوە خات و لەنجە باسمان لە دامەزراوە حکوومیەکان کردوتوان چۆن دەتوانن باڵانسڕا بگرن لە دامەزراوە حکوومیەکان لە یەکسانی جێندەری خۆ هەموو خەڵک و هەموو خانمان لە دامەزراوە حکوومیەکانی بێگومان لە کەرتی تایبەتن لە کەرتی گشتیش هەن چۆن کارتان کردووە لەژنەکەتان کاری کردووە بۆ دەستی کاری خانمان لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتیش پرسیارەکەت زۆر جوانە و لە جێە نەک هەر بۆ ئافرەتان بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەلک گرنگە ئێمە هانی خەڵک بدەین بچیتە ناو کەرتی تایبەت چونکە کەرتی تایبەت تەواوکەری و هاوسەنجی کەرتی گشتیە بۆ ئەوەی ئەمە تەژیعی هەموو خەڵک نەکەین کە ئێستا ئاراستەکە لەلایەن هەردوو ڕەگەز بەو شێوەیە زیاتر هەوڵی کەرتی گشتی دەدەن بەداخەوە بەپێی ئامارێکی وەزارەتی پلاندانان کە لەگەر وۆردبانک و چەند لایەنێک کردیتی لە ساڵی 2014 هەتا 2010 ئاماژەکانی هێزی کار بە شێوەی گشتی لە هەرێمی کوردستان لە ساڵی 2017 گەیشتیتە نزیکەی 140 لەو 140 هێزی کار طبعاً ئەوانەی کە توانای کارکردنیان هەیە عادەتەن لەسەرەوەی 15 ساڵی لە بۆ تقریبان 64 ساڵینە یان 6 ساڵینە ئەوها ڕێژەی ڕەگەزی مێ ڕێژەی خانمان لە 114 کەمترە لەو 140 کە لە هێزی کار هەیە لە هەرێمی کوردستان بۆیە دەبی ئەمە هەمومان بەیەکەوە لە پەرلەمان بە یاسا و بە تەشریع و بە دواداچوون لایەنە حکوومیەکە و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کەرتی تایبەت هەمومان دەبی هەوڵ بدەین کەەوە ئەو ڕێژەیە بەرزکەینەوە و ڕێژەی بەشداری ئافرەت لە کەرتی تایبەت زیاد بکەین طبعاً بە ئاسانکاری لە وەبەرهێنان لەبەر ئەوەی باری ئابووری بۆ هەر تاکێک جا نێربێ یان مێ طبعاً کە باری ئابووری مستەقر دەبی ژیانیشی مستەقر دەبی لە توندوتیژی بە دوور دەبی لە کێشە بە دوور دەبی بۆیە باری ئابووری و دۆزینەوەی کار ئەوە دەبی لە
کارە گرنگەکانی هەموو لایەک بیل و ئەو بابەتانە. طبعاً ئەوەی ئاگادارین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئێستا ئیش لەسەر هەمواری یاسای کار دەکرێت. طبعاً یاسای کار ئەوەی ئاگادارین تێیدا دوو ئەندام کە کاتی خۆی لە پەرلەمانی کوردستان بەشدار بووینە لە گفتوگۆیەکان و لە ئامادەکردنی ئەو ئەندامە ئەو دوو ئەندامە بەڕێزە کاتی خۆی لە لێژنەی مافی مرۆڤ و کاروباری کۆمەڵایەتی و داکۆکیکردن لە مافی ئافرەت کە یەک لێژنە بوو بە یەکەوە بەشداریان کردیە خاڵی باشی تێدایە کە ڕێژەی ئافرەت دیاری دەکات دەبی کو بڵێ وەکو شەرتێک داینایە کە ئافرەت ئایا لە 125 لە 130 دەبی بەشداری هەبی لە کەرتی تایبەت و لە هێزی کار لە کەرتی تایبەت و هەروەها ئەو مافانەی لە کەرتی گشتی هەیتی دەبی لە کەرتی تایبەتیش مافی برین ئیجازەی دایکایەتیە زۆر مافی دیە کە لە کەرتی گشتی هەیتی دەبی لە کەرتی تایبەتیش کە لە هێزی کار ئیشی لۆ دەدەوزرێتەوە لەوێ ئەوانە هەمووی لە بۆی پارێزراو بین هەر کاتێکیش ئەو یاسایانە کە دێنە پەرلەمانی کوردستان بێگومان ئێمە وەکو لێژنە داکۆکی لەو مافانە دەکەین متەئەکیدیشین بەشێکی زۆر لە ئەندامانی بەڕێزی پەرلەمان و دەستەی خودی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پاڵپشتیمان دەکەن لەوانە. زۆر باشە باست لە یەکێک لەو یاسانە کرد بۆ نمونە مۆڵەتی دایکایەتی وەرگرتن. ئایا ئەوە هیچ بیرتان لەوە نەکردوتەوە کارێک بۆ ئەو دایکانە بکەن لە هەندێک وڵات ئەوەمان هەیە کە تەنها دایک نییە کە مۆڵەتی دایکایەتی وەرەگرێت لە دوای ساڵێک مۆڵەتی دایکایەتی باوکان دەتوانن مۆڵەت وەربگرن. لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان توانێتی هەنگاوێک بۆ ئەو بۆ دایکانە بنێت لە دوای ساڵێکی شێشتا منداڵ هەر بچووکە کارێک بکەن کە ئەو باوکانی کە کارمەندی حکوومەتن یاخود لە کەرتێکی دیکەن بتوانن ئەو مۆڵەتە وەربگرن ئەو یاسا لێرەش هەبێت. تێبینیەکە زۆر جوانە بە تاکید خۆی یونیسف دەست پێشخر بووە لەو بابەتە و هەندێک وڵاتیش فعلەن ئەوەیان لەگەڵ جێبەجێ کردیە هەر کاتێک کە یاسای کار هات ئەمە ئەوەمان لە بەرنامەدایە کە دیراسی بکەینەوە یەکسانی جێندەری دیسانەوە ئەمە دووبارە لە یەک لە بێرۆکەکانمانە کە یاسای کار هاتە پەرلەمان ئەمە ئەوە یەک لە بابەتەکانە کە لەگەر لێژەمەعنیەکان و لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە هەرێمی کوردستان لەسەر ئەو بابەتە کار دەکەین و بەو شێوازەی کە کونجاو دەبیلۆ هەرێمی کوردستان دەتوانین محاوەلە بکەین جێی بکەینەوە لە ناو یاساکەدا. بەڵێ با پرسیارێکی تر بکەین با بزانین لە ڕووی بەشداری ئافرەتانەوە لە دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان لە خواستی ئێوەیە بەڕڵپانە ئەوەی ڕاستی بی نەخێر بە ئاستێکی باشە بەڕەچاوکردن لەگەر عێراق و ناوچەکە بەڵام ئێمە زۆرمان پێخۆشە بگەینە باڵانسی هاوسنگ لە نێوان هەردوو ینی باڵانسی جێندەری تەواو لە نێوان هەردوو ڕەگەز لە نێوان ژن و پیاودا لەو بابەتە. من نمونەیەکت بۆ دێنمەوە کاتێک کە ڕاوێژکار بووم لە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوان لەسەر تاوانەکانی شەڕی داعش و محاوەلەکردنی بە جینۆساید ناساندنی تاوانەکان سەردانێکی وڵاتی فەڕەنسامان کرد کە لەلایەن وەزارەتی ناوخۆی فەڕەنسا داوەت کرابووین سەردانی هەر لەو سەردانش سەردانی ئەنجومەنی سیناتی فەڕەنسامان کرد. سوتفە ئەو ڕۆژە 8 مارس بوو کۆبوونەوەیەکی تایبەتیان بەستا بوو سەبارەت بەو بابەتە. لە کۆبوونەوەکە زۆر سەرنجی ڕاکێشم کە 150 ئافرەت بوو 150 پیاو بوو بەڵام نقاشەکە لەسەر چ بوو گفتوگۆیەکە لەسەر ئەوە بوو کەوا بەشی زۆر 150 حکوومەتیش ئافرەتە لە فەڕەنسای 150 حکوومەت پیاوە بەڵام ئافرەتان یعنی شەڕیان بۆ چ دەکرد بۆ ئەوەی لە پۆستە سیادیەکان یعنی لە پۆستی وەزارەتەکان پۆستی سیادی وەرگرن پۆستی ئەمنی وەرگرن پۆستی مالی وەرگرن ئەوە بوو کەوا ساڵێکی پێنەچوو بالفعل لە فەڕەنسا ئافرەت بووە وەزیری ناوخۆ لە وڵاتە لە ئەڵمانیا بووە وەزیری بەرگری جا ئێمەش خواستەکانمان ئەوەیە کەوا کار بکەین تا دەگەینە ئەو ئاستانەی وڵاتە پێشکەوتوەکان بەڵام دووبارە دەیڵێمەوە ئاستی هەرێمی کوردستان چ لە تەشریع دەرەی چ لە تەنفیزی لەسەر ئاستی عێراق و ناوچەکە لە ئاستێکی پێشکەوتوو باشدایە بەڵام
دەبی هەوڵ بدەین بەرەو باشتر بچین زۆر باش. و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیش بەشێکی باشیان ڕۆڵێکی جوان دەبینن هەماهەنگی و تەنسیقەشی باشمان هەیە ئەمە دەتوانین بە یاسا پێگەی ئافرەت زیاتر بەهێز بکەین بۆ نمونە ئەنجومەنی باڵای خانمانمان هەیە کێشەی زۆریان هەیە لە ڕابردوو ئێستا هەوڵ دەدەن یاسایەکی تایبەت بە خۆیان هەبێ بەڕاستی بوونی یاسایەک جا ئەو یاسایە ناوەڕۆکەکەی کووە شێوازەکەی کووە ئەوە بە تەکیید کێشە نیە دەتوانین حکوومەتی هەرێم بەو شێوەیە کە گونجاوە و لەگەڵی دەگونجێ دای ڕێشتەوە و پەرلەمان دیراسەیل بکا و ڕای خۆی لەسەر بدا بەڵام ئێمە لەگەڵ ئەو ڕەئیەی ناکەوە ئەنجومەنی باڵای خانمان یاسایەکی تایبەتی خۆی هەبی بۆ ئەوەی بتوانی زیاتر بەدامەزراوەی بکرێ و کارەکانی خۆی بە شێوازێکی سیستماتیک و ستاندارێکی جیهانی جێبەجێ بکات. زۆر باشە خاتو لەنجە بن یەک پرسیارم هەیە کۆتایی پرسیارەکانمە بە کورتیش ئەگەر وەڵامم بیتەوە لە ماوەی ڕابردوو بەهۆی کەرەنتینەکردنەوە خانمان لە ماڵەوە بوون پیاوان لەگەڵیانە لە ماڵەوە بوون بەگومان لە هەموو دنیا دەنگی ئەوە بەرز بووە کە تونند و تیژی بەرامبەر ئافرەتان ڕێژەکەی زۆر بەرزتر بووە وەکو لێژنەکە ئێوە هیچ ئاگادار هەن کە ئایا ڕێژەی تونند و تیژی لەو ماوەیە کە خەڵک کەرەنتینە بوو لە ماڵەوە بەرامبەر بە ئافرەتان بەرزتر ببووەوە یاخود بە شێوازێکی تر هیچ زانیاریەکتان لەبارەوە هەبوو ماڵەکردنی ئافرەتان لەو فترەیە بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە لە ماوەی کەرەنتین تونند و تیژی بەرز نەبووە لە هەرێمی کوردستان خۆشبەختانە کەم ببووەوە بەڵام ئەوەش یعنی ئەوەمان ناداتێت کە بڵین تونند و تیژی نەبووە تونند و تیژی هەبووە بەڵام هۆکاریش هەبووە کۆرۆنا هۆکار بووە داخرانی دام و دەستگایەکان حاڵەتە دەرونیەکان بەڕاستی ئەوانە هەموو هۆکار بووینە کەوا دائیمەن ئافرەتی کوردیش بەتەحملترە ڕەنگە زروفەکە و باری خێزانی وای کردووە کە تەحملی زیاتری هەبێ ڕەنگە بە ڕۆی ئیجابیەکەش تەماشای بکەین کە ژن و پیا و پێکەوە لە ماڵەوە بووینە عاتیفە و سۆز و پەیوەندی کۆمەڵایەتی باشتر بووە هیوادارین زیاتر ئەوە هۆکارەکە بی نەک داخرانی دام و دەستگاکان و ڕێکخراوەکان و پەرلەمان و حکوومەت ئەوە هۆکاربی ئێمە هەردوو هۆکارمان لە بەرچاوی خۆماندانایە بە تەکید دەچینەوە سەرێش و دیراسەی دەکەین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە کۆتایی هەمومان بەیەکەوە دەبی هەوڵی چەسپاندنی مرۆڤ سالاری بدەین ئەمە لێژنەکەمان لە کاتی دەستپێکردنی کاری نە لەگەڵ پیاو سالاری بووینە نە لەگەڵ ژن سالاری بووینە ئێمە دەمانەوێت باڵانسێکی جێندەری جوان ڕاگرین و مرۆڤ سالاری بەپێی تواناکان و بەپێی کەفاعەتەکانی کە هەیە زاڵ بێ بەسەر کۆمەڵگاکە زۆر باشە زۆر سپاس دەکەین خات و لەنجە دزەی سەرۆکی لیژنەی داکۆکی کردن لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان بەخێر هاتن دەکەین بۆ ڕۆژ باش دووبارە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و هیوادارین کەوا هەمومان بەیەکەوە خزمەت بە کوردستان و بە هەموو پرسەکان و پرسی ئافرەت بکەین بۆ هیوای سپاس بۆ ئێوەش ئێستاش پێکەوە ئێمە و ئێوە لەم کەشە بارانیە دەچیم زانی نشارەکانی دیکەی هەرێمی کوردستان و هەروەها کوردستانی گەورە بە چ شێوەیەکە با بینەری ڕەوشی کەش و هەواپی.
ساڵ شەپۆلێکی بەفر و بارانی باش توانین بڵێن کوردستانی گرتەوە بە تایبەتی باکووری کوردستان و لە یەکێک لە بەنداوەکان لە باکووری کوردستان بە ناوی یاسچی کا دەکەوێتە پارێزگای ئاگری و بەستوێتی و دیمەنی باڵەخانەکان لەو شوێنە و منارەی مزگەوتێک لە ژێر بەستەڵک و ئاوی بەنداوی یاسچی سەرنجی هاوڵاتیانی بە تایبەت فۆتۆگرافەرانی ڕاکێشاوە وەک دەبینن ئەوە دیمەنی یەکێکە لە مزگەوتەکانی سنووری ئێستا جوانتر باڵێن وێنەکە زیاتر دەچێتە پێشەوە و کەمی زیاتر دەڕوات دەبینین کە دیمەنی یەکێک لە مزگەوتەکانی سنووری ئاگریە لە باکووری کوردستان و هەروەها چەند خانوویەکیش لە هەمان شوێن کە ژێر ئاو کەوتون تەنیا بەشی سەرەوەیان دەرکەوتووە ئەوە بۆتە هۆیەوەی کە ژێر ئاو بکەون و وەک دەیبینن ئەوە منارەی مزگەوتەکەیە کە بەشێکی زۆری ژێر ئاو کەوتووە و تەنها منارەکەی دەرکەوتووە. دیمەنێکی زۆر جوان و سەرنجڕاکێشە بێگومان ئەمە سوژەیەکی زۆر باشە بۆ فۆتۆگرافەران کە وێنەی زۆر سەرنجڕاکێش لەو شوێنە تۆمار بکرد. جگە لەم یاسچی جگە لە پارێزگای ئاگری بەشەکانی دیکەی باکووری کوردستان یاخود شارەکانی دیکەی باکووری کوردستان ئەم ساڵ دەتوانین بڵێین پلەی یەکەمیان تۆمار کرد لە بارینی بەفرێکی زۆر و هەروەها هەبوونی بەستەڵک لەو ناوە و ساردبوون و ئەستنی ئاوەکان لە دەریاچەکان و بۆ شوێنێکی گەشتیاری هەرچەندە لە قەدەغی هاتوچۆ بیناوبین ئەکرا بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکێکی زۆر توانیان چێژ لەو دیمەنانە وەربگرن سەردانی ئەو شوێنانە بکەن. باکووری کوردستان کۆمەڵێک دەریاچەی لێیە کە دەریاچەکان بەستیان و دیمەنی زۆر جوانیان پێشکەش بە خەڵک کرد. بەهرەکان لە هەر شوێنێک بن لە دایک دەبن و دەخڵقێن ئەویش بەدەستی هونەرمەندان و ئەو هونەرمەندە دەتوانین بڵین بەتوانایە کە دەتوانێت ئەو بەهرەیە پەروەردە بکات لە دوای خۆڵقانی لە دوای لەدایک بوونی و هاوڵاتێکی شاری ماردینی باکووری کوردستان بەهرەیەکی تایبەتی هونەری وێنەکێشانی هەیە ئەو گەنجە وێنەی سەرنجڕاکێش لەسەر ڕووی ئاو دەنەخشێنێت بینیمانە وێنە لەسەر بەفر نەخشێنراوە بینیمانە لەسەر لم نەخشێنراوە ئەم بە شێوەیەکی جیاواز لەسەر ئاو وێنە دەنەخشێنێت و تا ئێستاش چەند پێشانگایەکی لە وڵاتانی ئەوروپا و ڕۆژهەڵاتیش کردوتەوە و ئەو باسی لەوە دەکات کە شارەزایەکی باشی هەیە لەو کارە بۆ ئەوی بتوانێت وێنە لەسەر ئاو بکێشێت ئەو وای کردووە کە کاتێک قوتابی زانکۆ دەبێت لە چەند وڵاتێک وانە بڵێتەوە بەهۆی ئەو هونەرێکی هەیەی پێکەوە بینەر دەبێت. عەبدولوەهاب ئەرتەکین هاوڵاتێکی تەمەن 31 ساڵە و دانیشتووی ماردینی باکووری کوردستانە. دوای تەواوکردنی قۆناغەکانی خوێندن هەستی بە بەهرەیە کردووە ئەوە شوای کردووە ئارەزووی خوێندنی لە پەیمانگەی هونەرە جوانەکان بۆ دروست بێت ئێستا بە سەلیقە و لێهاتووی خۆیەوە وێنە لەسەر ڕووی ئاو دەنەخشێنێت. Üniversitede okurken لە کاتی خوێندنی زانکۆ چەندینی شێوازی وێنەکێشان فێر بووم بەڵام نەخشاندنی وێنە لەسەر ڕووی ئاو بەراورد بە هەموو ئەوانی دیکە سەرنج ڕاکێشام بۆیە ڕاهێنانەکانمان لەسەر ئەو هونەرە چڕ کردەوە و ئێستا بە باشی دەتوانم ئەو کارە بکەم. دوای چەندین ساڵ لە ئەزموونکردن ئێستا و هونەرمەندە توانایەکی باشی لە هونەری وێنەکەشان هەیە و دەتوانێت وێنەی مرۆڤ و سروشت و دیمەنی تەلارسازی و باڵەخانە مێژوویە و کولتوریەکان لە سڕووی ئاو بنەخشێنێت. دوای تەواوکردنی زانکۆش سەردانی چەندین وڵاتی کردووە بۆ ئەوەی زۆرترین زانیاری لەسەر هونەرەکەی کۆ بکاتەوە بڕیاریشە لە چەندین وڵاتی ئەوروپی و عەرەبی پیشەنگا بکاتەوە. Şimdi resim biliyorsunuz, Ebru'yu biliyorsunuz. لە کاتێکدا قوتابی زانکۆ بووم لە وڵاتانی بەڵقان وانم دەوتەوە دوای تەواوکردنی زانکۆش هەلی دیکەی چوونە دەرەوەم بۆ ڕەخسا ئەوە ژوای کرد زیاتر لەسەر هونەری وێنەکێشان لەسەر ئاو وەربمەوە تا ئێستا سەردانی وڵاتانی کوێیت ئیمارات و بەحرێنم کردووە و هەروەها چوومەتە چەند وڵاتێکی ئەوروپا و پێشانگام کردوتەوە. Çünkü gözü bilmeniz lazım, kaşı bilmeniz lazım.
عەبدولوەهاب ئەرتەکین لە شارۆچکەی دەریچی سەر بە پارێزگای ماردین لە باکووری کوردستان لەدایک بوو و لە قۆناغی خوێندنی ناوەندی هەستی بە بەهرەکەی خۆی کردووە هەر بۆیە چۆتە پەیمانگەی هونەرە جوانەکانی دیاربکر و دواتر لە زانکۆی میعمارسینان لە ئیستانبول بەشی شێوەکاری خوێندووە. ئێستا یەکێکە لە هونەرمەندە دیارەکان و هاوشێوەی ئەو بتوانن وێنە لە سەر ڕووی ئاو بنەخشێنن ئەگەر کەم نەبن ئەوە زۆریش نین. نوبل ödülü سەرەتا ئەم جۆرە هونەرە وێنەکێشان لەسەر ئاو و بە ئەو ڕەنگە زەیتیانە لە تورکیا بە گوڵی تۆلیب دروست دەکرا واتە گوڵی تۆلیب یەکێکە لە گوڵانەی کە تورکیا پێی بەناوبانگە و بە مۆرکی خۆی دەزانێت. گوڵی تۆلیب یەکێک بوونە لەو تابلۆیانەی کە هەمیشە بە ئاو نەخشێنراون و ئێستاش دیارە پەرەی زیاتری پێدراوە و کەسانەکان بە شێوازێکی دیکە نەخش لەسەر ئاو دروست دەکەن یاخود وێنە دەکێشن. دەچینە سەر بابەتێکی دیکە کەمێک سەرنجڕاکێشە نەک تەنها هەر بۆ خانمان بۆ پیاوانیش سەرنجڕاکێشە چونکە باس لە حاڵەتێک دەکات لە کارکردنی ناوماڵ ئەنجام ئەدرێت ئەو شتە زۆر بەمان هەیەڵێت هەر کارێکە دەن بە من بەس قاپشۆردن مەدەن بە من یان ئەڵێن هەر کارێکی ترم ئەدەنێ بەڵ گسکدان مەدەنە دەستی من لێکۆڵنەوەکان ئەویان دەرخستووە کە قاپشۆردن سترێس یاخود دڵەڕاوکێ لە خانمان کەم دەکاتەوە بە پێی ئەنجامی تۆژینەوەی کە لەلایەن ماڵپەری سپرلینگەر لینک بڵاوکراوەتەوە دەرکەوتۆ یەکێک لە سوودە گرنگەکانی قاپشوشتن ئەوەیە خانمان لە دوودڵی و دڵەڕاوکێ و هەروەها فشاری دەرونی ڕزگار دەکات. هاوکات تووڕەیی و نیگەرانیەکان لەلایەن خانمان کەم دەکاتەوە. توێژەران ڕێنمایی بە خانمان دەدەن نەک گرنگی بە قاپشوشتن بەڵکو بایەخ بەکاری ماڵ بدەن چونکە دەبێتە هۆی کەمکردنەوەی دڵەڕاوکێ و فشارە دەرونەکان. من ئێستا زۆر چۆنەڵێت لەم لەحزەیە لەم کاتەیە زۆر لە بیرم نییە چ وڵاتێک بوو بە تایبەتی بەڵام دەزانم یەکێک لە وەزیرەکانی یەکێک لە وڵاتە ئەوروپیەکانە دەڵێت من خۆشحاڵ دەبم کاتە دڵەڕاوکێم هەبێت یارمەتی خانمەکەم بدەم کە پیاوە بە شوشتنی قاپەکان چونکە دڵەڕاوکیەکەم کەم دەکاتەوە بۆیە وتم ئەم کارە تەنها بۆ خانمان نییە تەنها بۆ پیاوانیش دەکرێت و زۆرمان هەیە کە ڕقیان لە قاپشتنە بەڵام من خۆم یەکێکم لەوانەیە کە چێژی لەوەرەگرم و بەلامەوە کارێکی خۆشە و زۆربەی پیاوانیشتم بیستووە کە حەز دەکەن گسک نەدەن حەزیان لە دەنگی چۆنەڵ دەنگی گسکی کارەبایی نییە بەڵام بۆ قاپشتن کێشیان نییە. باشە دەچینە سەر بابەتێکی دیکە کە ئەویش ئامادەکراوە بۆ ئێوە باس لە شارەوانی ئۆسلۆی پایتەختی نەرویج دەکەین کە لە ڕێگای هێنانی بەفر لە ناوچە شاخاویەکان و هەروەهاکردنەوەی چەند پارکێکی بەفری لە ناو شاری ئۆسلۆدا هەوڵ دەدات ڕێگری بکات لە کۆبوونەوەی بە کۆمەڵی خەڵکی وەکەمکردنەوەی ئاستی بەریەکەوتن لە کاتی سەردانکردنیان بۆ ناوچە شاخاویەکان و دارستانەکان بە پێکەوە بینەربین. تیمەکانی شارەوانی شاری ئۆسلۆی نەرویج سەرقاڵی هێنانی کاروانی بەفرن لە ناوچە شاخاویەکان و دارستانەکان بۆ ناو سەنتەری شارەکە ئەوان لە پلانیاندایە بە مەبەستی ڕێگریکردن لە تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆڕۆنا لە چەندین ناوچەی ئەو شارەدا پارکی بەفری بۆ هاوڵاتیانیان دروست بکەن بۆ یاریکردن و بەسەربردننی کاتێکی خۆش لەگەڵ خێزانەکانیان. ئێمە ئێستا لە یەکێک لە گەورەترین پارکەکانی ئۆسلۆین بڕیارە کۆمەڵە بەفرەتی زۆر بهێنینە ئێرە لە پشتی منەوە گەورەترین پارکی بەفری دروست دەکرێت. ئامانجی ئێمە لەم کارە ئەوەیە کە خەڵک بە کۆمەڵ سەردانی ناوچە شاخاویەکان و دارستانەکان نەکەن بەرکەوتنیان پێکەوە زۆر نەبێت تا تووشی کۆرۆنا نەبن. لە چەند ناوچەیەکی شاری ئۆسلۆ تیمەکانی شارەوانی سەرقاڵی دامەزراندنی پارکە بەفریەکانن ئەوان ڕۆژانە لە ڕێگای چەندین ئۆتۆمبیلی بار هەڵگرەوە بەفر لە ناوچە شاخاویەکان بۆ ناو شار دەگوازنەوە و پارکە بەفریەکانی لێ دروست دەکەن. ئێمە ڕۆژانە نزیکەی لە ڕێگەی چەندین ئۆتۆمبیلی بار هەڵگرەوە 30 بۆ 40 کاروانی بەفر دەگوازینەوە بۆ ناو پارکەکان بە خێرایی کار دەکەین بۆ ئەوەی بەزووترین کات پارکەکان بۆ خەڵک ئامادە بکەین. دروستکردنی پارکە بەفریەکان لە ناو شاری ئۆسلۆ هاوڵاتیانی ئۆسلۆی دڵخۆش کردووە ئەوان ئێستا ناچارنین بۆ یاری خلیسکانی سەربەفر ڕێگایەکی دوور و درێژ ببڕن بکەونە ناو ترافیک تا سەردانی دارستانەکان و ناوچە شاخاویەکان بکەن هاوکات بەریەککەوتنیان لەگەڵ یەکتر زۆر نابێت. دەنافەریقی کوردستان 24.
ئەم بابەتەمان باس لە بازاڕی بەناوبانگ دەکەین کە زۆربەی زۆرمان ئەو ناوانەمان بیستۆ بۆ نمونە لەنگەی پێ ئەڵێن چاناکۆرای پێ ئەڵێن بازاڕی دەستەدووی پێ ئەڵێن لە سنتەری شاری بەردەڕەشیش بازارێکی بەم شێوەیە هەیە کە کەلوپەری دەستەدوو ئەفرۆشێت و ئەم بازاڕە بوژانەوەیکی باشی بەخۆیەوە بینیوە خەڵکێکی زۆر سەردانی دەکەن ڕۆژانە هەندێکیشانەیە هەفتانە دەکرێتەوە لە ڕۆژێکی تایبەت کە ئەو کەلوپەل و کەرەستانە دەفرۆشنەوە کە دەستی دوون با پێکەوە بچینە سنتەری شاری بەردەڕەش و ئەو بازاڕە بینەری بین و بزانین چ شتێک دەفرۆشتێت و چ شتێک دەکڕێت لەوێ. بازار تبادرشيا عالم تتليلا تشتري كاين كرويت فروشيتان او تمحتاج بيتان تبشنو بيتي ودي تليلا وتشد فيدي شي هاي وبوشا يعني تسعريش سعر كسعري هو بوشا مناسبه. ئەو بازارە لە بۆ فەقیر و هەژارن زۆر باشە شتەکانی زۆر باشە هەرزانە مساعدەی فەقیری دەکات عالمتانی بکڕیت بفرۆشیت عالمێکی زۆر سوودی وەرگرتیە قەزای بەردەڕەش دەوروبەری بەڕاستی هەموو استیفادە لێ دەکەن ئەمە سپاسی و خزم برادرانی هەموو دەکەن زۆر معاملەیان لەگەڵ عالم و خزم برادەرەکان خۆشە بەڕاستی یعنی دەتانی لەگەڵ دهۆک لەگەڵ هەولێر ئێرە پێی دەنێ شەبەکمۆ لە قەزای بەردەڕەش شتی زۆر باشەیە بەڕاستی. بازاره که مفایا عالمک های عالمک ها زنگین های دی تشتی خو گورید پیشی کو پوید دینی تلیره دی فروشید هم دی فایده لیکت فقیره که اوی فقیرتر اوی دی بخو کرید اوی دی خو فایده لیکت بازاره که زوری مفایا بو همه رحکی عالم زور قصد ایراد کرد آخرت تین شیخان تین قصد بازار متکن لیرد کن بازار کبنونی. بەم شێوەیە هاتینا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە بەڕگە و بابەتەکانی بەدڵی ئێوەی بینەر و بیستەر بووبێتن لە هەر شوێنێکن وا تاسبینێ بەڕگە و بابەتی دیکە بۆتان ئامادە دەکرێت و من دێمەوە پێشکەشتانی دەکەم ئەو بەخوای گەورەتان ئەسپێر بوو ماڵاوە